سێرگیە لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا و ڕێکس تەلەرسن وەزیری دەرەوەی ئەمریکا بە تەلەفۆن قسەیان کردووە و ڕێککەوتون لەسەر درێژەدان بە وتوێژەکان لەسەر سووریا. ئەمەش یەکەمین پەیوەندی تەلەفۆنی نێوان هەردوو وەزیر بووە لەوەتای ڕۆژی هەینی و هێرشە موشەکیەکەی ئەمریکا بۆ سەر سووریا. لاڤرۆڤ ئاماژەی بەوە کردووە ئەو هێرشەی ئەمریکا لە بەرژەوەندی تونڕەوان داشکاوەتەوە و هەڕەشە و مەترسیش بووە بۆ سەر ئاسایشی جیهان و ناوچەکەش. هەروەها لاڤرۆڤ گوتووشیە مەزەندەکانی ئەمریکا بۆ چەکی کیمیایی بەکارهێنراو لەلایەن حکوومەتی سووریاوە لەگەڵ ڕاستیەکاندا یەکناگرنەوە. وەزارەتی بەرگری رووسیاش ئەو ڕاگەیاندانەی ئەمریکای بەبێ بنچینە ناودێر کردووە و دەڵێت بیانوویەک بۆ ڕەواییدان بۆ هێرشە موشەکیی ئەمریکا کردی. مۆسکۆ دەڵێت تا ئێستا ئەمریکا نەیتوانیوە بیست هەلمێنێت چەکی کیمیایی لە فڕۆکەخانەی شایرات بووە. هەر بەهۆی ئەو هێرشەوە مۆسکۆ ڕێککەوتنە 2 ساڵیە لەشکریەکەی لەگەڵ ئەمریکادا ڕاگرت کە سەبارەت بە سووریا بوو.